جگەلانی دیکەی ناوچەکە بایەخێکی استراتیژی گرنگی هەیە هەڵدەگرێت گفتوگۆی زۆری لەبارەوە بکرێت. لێرەوە ناوەندی توێژینەوەی شار لە دەستگای میدیایی شارپرێس دووەمین دیداری خۆی لەبارەی ئەم پرسە گرنگە ئەنجام دەدات. دیداری یەکەم لە هەنگاوە سەرەتاییەکانی پرۆسەکە و دووەمیشیان بریتێ لەم دیدارەی ئەمڕۆ کە دوای تێپەڕبوونی ساڵێک لە هەنگاوی یەکەمی پرۆسەکە لە دوو پانێڵدا گفتوگۆ لەبارەی پرۆسەکەوە دەکرێت. مێژووی تورکیا لە ماوەی یەک سەدەی ڕابردوودا ئاڵۆزی سیاسی و ئەمنی زۆری بەخۆوە بینیوە بەتایبەت لە نێوان دەوڵەت و تورکیا بەتایبەت لە نێوان دەوڵەت و کورد کە داواکاری دیموکراسی سیاسی نەتەوەیی و مرۆیی هەبووە بەڵام هاوشانی ئەوەش پرسی ئاشتی تەواو فرامۆژ نەکراوە بەڵکو لە مێژووی هاوچەرخدا بووەتە بەشێک لە ژیانی سیاسی و ئێستاژ وەک ئومێدێک بەرەو ئایندەیەکی باشتر سیر دەکرێت. ئاشتی تەنها ڕێکەوتنێکی سیاسی نییە بەڵکو کولتور و ڕەفتار و بەرپرسیارەتی کۆمەڵایەتیشە. ئاشتی لە تورکیا وەک هەر گۆشەیەکی دیکەی ئەم دنیایە پێویستی بە ئیرادەی سیاسی ڕازگۆیانە و پێداچوونەوە بە کللتوری یەکڕەنگکردن و سەپاندن خاڵیبوونەوە لە ڕۆحی فاشیزم هەیە واتە دوورکەوتنەوە لە گوتاری خوێن و ڕابردووی تاریک لە پێناو دروستکردنی سەرزەمینێکی نوێدا کە کۆی گروپ و پێگاتە نەتەوەیی و ئاینە جیاوازەکان بەبێ جیاکاری بەهۆی نەژاد زمان و نەتەوە و ئینتیما هەست بەبوونی خۆیان بکەن و بتوانن وەک هاوڵاتی پلەیەک تێیدا بژین. ئاشتەوایی و دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە شەو ڕۆژێکدا نایەتە دی. هەندێک جار پرۆسەیەکی دوور و درێژ و تاقەت بڕووکێنە پێویستی بە ئارامی ئازایەتی و عەقڵ و حکمت و لێبوردەیی زۆر هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ناشرینەکانی ڕابردوو دوورکەوتنەوە لە ڕۆحی تۆڵەسەدنەوە. پێویستە مێژوو هەمووانی فێری ئەو ڕاستە کردبێت ئاشتی هەمیشەیی بەهێز ناسەپێنرێت بەڵکو لەسەر بنەمای متمانەی دوولایەنە دانانی دوولایەنە بە ماف و کەرامەتی مرۆیی بنیاد دەنرێت. هەر کاتێکیش ئاشتی ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی دۆزیەوە دەنگی سەقامگیری و ئارامی دەنگی مرۆڤایەتی و مرۆڤبوون بەسەر دەنگی تفەنگ و بۆمدا زاڵ دەبێت. ماوەی ساڵێکە هەنگاوەکانی خولێکی نوێی گفتوگۆ لە نێوان دەوڵەتی تورکیا و کورد دەستی پێکردووە. لایەنی کورد کە پارتی کرێکارانی کوردستانە وەک وەڵامدانەوە بە بانگەوازەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکاران کۆمەڵێک هەنگاوی ئەرێنی ناوە بەڵام تا ئێستا گوتاری لایەنی دەسەڵات لە تیۆرەوە نەگوازراوەتەوە بۆ کوردان بەتایبەت لە ڕووی یاسایی جێبەجێکردنی مافی هیوا و ئازادکردنی ئەو سیاسیانەی دوور لە هەر پرەنسیپ و بەهایەکی دیموکراسی لە زیندانەکانی دەوڵەتدا هێڵراونەتەوە. بەڵام هێشتا هەوڵەکان بەردەوامن و هەن هەنگاوەکانی گفتوگۆ درێژەیان هەیە و دەرفەتەکانیش ئەگەر بە ئومێدێکی زۆری شەوە نەبێت بوونیان ماوە. ئومێد دەخوازین سەد ساڵی ڕابردوو وانەیەکی بەسوودی فێری دەوڵەت و تەواوی ئەو حیزب و هێزە سیاسیانەی تورکیا کردبێت کە بەبێ دەستبەرداربوون لە ڕۆحی فاشیزم بەبێ گەورەکردنی ڕۆحی بەیەکەوە ژیان و دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی بەبێ دانان بە ماف و ئازادیە سیاسی و کللتوریەکانی ئەوی تردا بەبێ هەوڵدان بۆ تێپەڕاندنی فەلسەفەی یەکڕەنگکردن لە وڵاتێکی فرەڕەنگدا لەدایکبوونی پرسێک بە ناوی خواستی بەیەکەوە ژیانی ئازادانە و ئارامی بۆ جوگرافیای سیاسی لەدایک نابێت و نەبوو. سڵاو بۆ هەموو ئەوانەی ڕێبواری مادوونەناسی ڕێگەی ئاشتی و دیموکراتیزەکردنی بەیەکەوە ژیانی ئازادانن. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سوپاس و ماندوونەبوون بۆ ئەو میوانانەی چ لە دوور چ لە نزیکەوە تەشریفیان هێناوە و ئەو میوانانەش کە وەک پانێلیست ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن بابەتیان ئامادە کردووە و گفتوگۆ دەکەین پێکەوە لەبارەی پرۆسەیەکی گرنگی وەک پرۆسەی ئاشتی. میوانێن مەیە هێژاژ باکوور و ڕۆژاوای کوردستان گەلێک بەخێرهاتن ئەم گەلێک کەیفخۆشین بە ئامادەبوونەوە ژووی دیدار و وێ پانێڵێن ئەمڕۆ بەڕێو دەچێت. دخوازین و هیوادارین کە ئەف پانێڵ و گفتوگۆ ئەگەر کەمیش بێت خزمەتەکە بەرچاو بە پرۆسەیە ئاشتی و بە بەرچاوڕوونیە مەیەنژ باشووری کوردستان بکات. زۆر سوپاس بۆ بەڕێز نەورۆز میساڵ ئەسلان پەرلەمانتاری پارێزگای شێرناغ. دیارە ئاماژەی بە کۆمەڵی بابەتی گرنگ بێت ئەم شەڕحێکی
بوختی پروسی آشتی در ترکیه کرد و ترکیزی لسر کامل بابت کرد هم مسئله کمیسیونی آشتی و هم آواستنگانی کرده دبرتن پروسه که و باسی لم ایراده و لم بردوامی دیالوگه کرد بلام دیاره اکو آماجی پیدا ام پروسی نشده آسیچی دموکراتیکی زور پیش کردو و آماجی بوده که پروسی تنها تایبت نیه بکر یا خود تنها بکر نیه بلکه بکوی کۆمەڵگەی تورکیایە واتە ئامادە سەرچەکە بریتە لە دیموکراتیزەکردنی هەزێوی چەرچەبەی ئاخرتنا خۆ سەر سێ خالا دڵخوازم ژوارە پاکە بکەم یەک پێواژوونها چ ئاستێدەیە ئەم لە بەندەواریە چنە هەتا کو دەرهاتیە دوویەم ناوابێ پێواژوێدە بالکێشیە کۆمیسیۆنا کو لە بۆنەیە پەرلەمانتۆیە تورکیە دەهاتی ئاواکردن چ دکە لە چ ئاستێدەیە دیسا به پروسه آشتیه ده آستنگی زحمتی چنه جبو که ام بکارن با درباز بکن چه حوجه و ناوا پروسه آشتیه ده پیشکتن و آستنگیه ده روشاری بری گلی کرد برز اوجالان باندوره کی چاوه دکه پیوستیر چاوه دکه سر به هر سه خالا از اخافتنا خوا پیشکش بکم افسال زیده تر چی بو که پروسه آشتی وکه که دسپیک هاتی قبول کردن و پیش دکمه و نامه سالی ده مسئله کردان صدان سالا ایدی به دیکلیا پروسه دولتا ترک و به سر تفگر آزادی سر ریبری گلی کرد بر بچاره سریه به چاشتیه و بوی بگیره دای سر دموکراسیه و ناسکرنا گلی کرد بر بچه و ام باندوره کی بسالان لنتنی جبو ام بیجن کردستانی جبو هرمه جبو دنیای ایدی مسئله کرد باندورا و چاره سریا و حوجه داینه وادکه و صدما دسبکی و پروسه هرکس لگوری خوانی قاشت کرد گشتانن که هرتن روشناتا نابین دبه طیبتی روشا سوریه و روژاوا و گردای روشا کو درکتی شرکو خرکرنا کو بلابرا لإسرائیل و غزه ده پیک هاتی و هرتن سیاسی انرژی روشناتا نابین ده هینا دولتا ترک باندوره کی چاوه دگره اف همو بونه که دولتا ترک نام که هرتنه کی استراتژیک ده خواتی ده دیتی بوی وگیره دای هینا گلی کرد هزاوی اراده یاوی باندوراوی کنه سیاست روشناتا نابین ده گرانه کی سر روش زیاده ترکر و نوا و استراتژیا مزن ده دسپیک به بانگوازیا bahçeli seruke MHP ama be pişti tabi tecrit agiran pişti halka sağlayın ku be astengiya hevditina de be hevditina yenken yere bere gele kur bir süse cütmehi despekir lisane PKK vaka agirbest ilan kir legulane kongreya ve bicimani o hafte tırmehi pişti 26 sala videoya ki rebere gele kurt hata parva kirin ku ve videoyu da hem ser prose aşiti hem ser azadiya روشافه بالرايه بشتي المحميه بنغوازيه كر ديسا هن حمول برن جاسنيا براسيما کو چک شوتاندنه گله کی بالکش تیرو کی دنگ بدای پکان و هر داوی 26 جوتمه پاجبک شاندنه گری لاین باکوری کردستانه ده درباز و ایرو هر گاف هر دم با اوای کی کریتیک با اوای کی زحمتی عنده درباز بو ایدی بر به چک و پفچونا یعنی او زمینا کو پیک هاتی ده بر به زمینا سیاسی حقوقی و امی بچه آن و او زمین بچه آسته ده وره سکنان ده لهنبری حقاس گاوا ایکو زمینا سیاسی پیک بینه کیه زیده تر پارلمانتوی پارتیه سیاسیه حکومتا دولتا ترکه ایکو بینگه ها حقوقی پیک بینه چیه راست راستی سه اوجی پارلمانتوی او لسر bir komisyona ki hatta avakirin ve komisyonu da gelek nikaş çırpın ve çıbıke ve çava bıke ve kijan parti de cehbegre negre ucara yekem ve diluka Türkiye'ye de hukkas partiyen cüda ve avayı ki iradeye ki lafhati bu komisyona da de cigirdi. O ev komisyon ve ke navi ku proseye de nikaş kirin navi ve komisyona da gelek hatta nikaş kirin o geleki komisyondaki balkiş bu hem avakirina ve de
جبوكو مسألة تاني مسألة ريبري قال لي كرت هديتني وي إمرالي ودولته وفكيكيرا درباز بزمينة كي سياسي بيك ورا دبي برلمان وبرسياريا وبجلبينه بداخواز هديتني كهاتي كرنده كوميسيون آغابو أبنيزي 19 جبين بيك آني وفان جبين هذا قال لي كسر لآلي مسألة كرده كاركري چارەسەری پێشنیاری کردین ئەنجی ڕاستەڕاست مەقدورێن وی شەری بخۆیە وەکە مالباتێن فائیلی بەچوولا وەکە مالباتێن گێریلایە ئەنجی بە ئالیکێنی سازیên حقوقê سازیên مافê mirovan saziyên ku li ser demokrasiya Tirkiyeyê de kar dike ew hemû hatin guhdarkirin û destpêkê komîsyonê de û hata diyarkirin em hemû aliya guhdar dikin و امی چارەسەری چاوە چی بکن امی ڕێیەکی سیاسی چاوە لە هەمبەری حکوومەتێ دانن ڕێیەکی چاوە حقوقی دانن و نیقاش لە دەرباز کرد وێ ئەف کۆمیسیۆن مهەتەبێ سەرەکەیە بێ پرۆسەیە ئێک و بانگەوازی بە ئاوایەکی چارەسەری قبول کرد ئەف 6 ساڵ زێدەترە لەسەر چارەسەریە پێواژوویên demên بوری ji notî notî sê notî heştê bi Osloyê bi de 13 li pêvajoya çarəseriya demên borî derbiceh girtî wê muhatebî herî sereke rêberê gelê Kurdî komîsyonê de wê hevdîtin bike an nakin. Niha ev nîqaşa hevdîtinê ku vê hefteyê de jî derbas bûyîne weke nîqaşekî bi rastî û heqîqeta proseyê zêdetir bi awayekî usulî bikaribin li adî bibin. û ev girîya ku tê de derbasbûyînê de jî yek alî nîzîkatiya pêvajoya proseyê ne tenê li gorî navxweyiya siyaseta Tirkiyeyê em dikaribêjin derbas dibin. Dewlet li gorî xwe sînûrdayîna vê pêvajiyê bi berdewamkirina hevdîtina re nîşandan mînak ez dibêjim lê nava vê salek zêdetir re derbas bû em dikaribêjin malbat 5 caran basiyê rêberê gelê Kurd Birêz Mazlûm Dînçe li bir e ew 2 cara heyeta me ya îmralî tenê 8 cara hevdîtin kir lê belê prose yani pêvajo li kî derê heta ku derê bi esrar dihîvî li ser çareserî anî astekî çaw li ser vê daxwaza hevdîtinê ku ji ser proseyê bikin mînak partiyên siyasiyên ji bilî dem partiyên an bi nameşandina 27 Sibatê weke Partiyê Kurda rêberê Kurda têkiliya ku hatî dayîn de bi wan zêdetir têkilî were dayîn de sînûrdarkirinekî nîzîkatiya dewletê heye. Ev sînûrdarkirina hevdîtinên rêberê gelê Kurd re nega avêtina dewleta Tirk jî aslında de xuya kirin. İradeyek heye rast e, hevdîtin didome rast e, diyalogek heye rast e ama ev diyalog hatiye astekî em bikaribêjin müzakereyekî demokratîk pêş dike ve dest pê kiriye ku heta astekî zêdetir heye. û gava ku ev nîqaşên ku tê dervekirin jî rewşa ku serê proseyê bandor herî mezin bike yek rewşa Sûriyê ye, rewşa Rojava ye hevdîtinên ku geşedanên ku li wê derê çêdibe hem bandorê weke gelê Kurd li me dike hem jî zêdetir nîzîkatiya dewleta Tirk de bandorekî gelekê nîşan dide. Destpêka vê proseyê jî pêşketina vê proseyê jî. Dîsa ê ku vê rewşê de zext û zêdetir dike çi ye? Ev prose ne tenê ji bo azadî, statû, mafê gelê Kurd tenê ye ji bo demokrasîbûna Tirkiyeyê jî têne bidavkirin. Ama prose berdewam bike û nû de dewleta Tirk êrişên xwe yê li hemberî şaredariyên CHP êrişên xwe yê li dijî demokrasiyê mixabil berdewam kir. Gavê ku hewce em li bendê bûn weke azadiya girtiyên me yên siyasî parlamenterê me ji fîgên yüksek da Birêz Serhatîn Demirtaş ku hemû hevalên me dîsa girtiyên nexweşên li Tirkiyeyê de rewşa we giran dîsa bi hezaran girtiyên siyasî li girtîgehê de taybetiyê 100 sal temam kirin û nehêlin derbikevin. Zextê li ser zimanê Kurdî, çand, huner û nîzîkatiyên qeyyûma ev hemû girêdayî astengiya ve prosê an hewcedayînên vê prosê û gavnavêtina vê proseyê û ji va hemûa zêdetir ev hemû xwar têne nîqaşkirin hewcedayîn astengiya
هەری مەزنیا لەسەر پرۆسەی ئەم دەکارن بێژن تەجریدا لەسەر ئیمراڵیەیە ji ber ku li navdewletê de jî li siyaseta Tirkiyeyê de jî êko prose bi îradeya xwe bi bangavaziya xwe bi têkiliya xwe înî asla niha jî sekin ısrarkirin û çareserî û aştiya wî de ısrarkirin e îro li stratejiya ku heta niha derketî de jî seknaviya اجوا تباس سلاو دکم خوشحالم گو ایرو لباشور کردستانی وامی و مهمانی برومت به قیمت را به برنامه چه دکم و سپاس سیاپا پیشکشی ایگو ام برنامه حاضر کردن شارک پرس را پیشکشی بله ام پروسه داوی به چاوای دست بکرم به سروی بنگی ام توازن بوی دست بکن gelek avan nevroş şüphekarlavi sedemevi siyasi kir Türkiye sernave devleti em bejniye bu ev prose dadas bekirin bu bangavazi da yani yekemin da Bahçeli bu sernave devleti devlet Bahçeli bu edeme biz duye jotme de parlamenta Türkiye da yani ekta bangavazi ekir god Öcalan ber bangavaziya çektanine u fesihkirine berweri meclisi ve bangavaziye biki u davi mafi heviye şkoy mafi heviye peşavi bebekirin avay yasayişi bu hertin benekirin meclis pevura xwe pekbine ve dafiyaniya xwe yekemî de ev tişkoy piştî ve mafi heviye em salaya ev 11 saldan em tekoşînavê meşînin wek em bêjin parêzerê Brêzocalan من خواست بخیر روشه به بنگه هاجبر با آزادی پرزوجلان فیزیکی بنگه کوی یاسایی جه با هرتم تکوشنا و مشان مدخست روشه به لبه داخلیانی بخشی مافیه کت روشه با ترکی تواهی دوی بانگوازی چه برسر دا پرزوجلان وی دمه بیستوس روشا پشتی به هفتم پیکات به برازی خوره پرزوجلان گود به روشا شهر پفچونه اسکارم بکشیدم سر بنگها حقوق و سیاستی yani pebajoya kevsa asgaran bilim dest bekirin ev hezam he yani ev gotina bahçeli davyaniya bahçeli esas kız tevek derfeteki u yani ev rewşna yapabikirin yani betaybet ev pebajo ve dezanin behtir haya ve asti hatina ve dehevdani ek aliye brezojiran hat ve asti yani bangavaziya 27 Şubat deji pişti ve embejin agrbest çektanin paşvekişandın ev hemme ve yek ali bir inisiyatifa brezojiran pekadın le vi avay brezojiran ve debeje yani edi emhatın davi yani edi rastem ev bangavazi hatekirin megot ev hezam hez ve proseye eskarım bidim despekirin ve proseye embejin serbengeha demokrasiya siyasete demokratik u hukuki speş bakın ev hezam heye u ev hevdani men şüphe inisiyatifa gomegirtiye ali hayatı asli mani le jibir be ve tişte bu bekirin yani 27 Şubat de şüphe duve daxiyaniye de bak ve bangavaziye de xala davi de me benevi me giringi dabu yani ve de mecmu duve bangavaziye de got bu çır got bu be çektanin fesehkirin bedevi ve qada siyaseta demokratik u hukukin askirin he eğer ev gav neyin avetin yani peşiya siyaseta demokratik neyi bekirin gav hukuki neyin avetin ev ne pekadın jber ve hatiye ve asli xitimi hineki ev xitimandın jaliye devlet atır ki ve şey mesela de iştiraskirin bahçeli jikod dafyani de çapımaniye de derken de bejin çukek be bazekin kari bafre yani be çengekin kari bafre peviste ev çengedişi hebben yani ev çengedişi vak megot yani gabe jaliye meclisi ve ben abetin gabe yasayı peviste peyderfistin u siyaseta demokratik peşyavi peyderkerin bu ev prose berdevam beki arman cevap yani ev gotine prezojalan bangavaziye ve hevdani ve hemme nego gabe taktikine gabe stratejikin u dibe pır ısrar dikeji yani ev şu 8 sala
دافیانی برزوجرانی بری 3 سالی جی هاتنه دسپیک یعنی هاتنه داین دجی مثلا چاپمنی درکتر جوه دم حیانها با آوایی که سامی دو فازه به پرسکریکا کرد با آوایی که دموکراتیک و اشتیانه چارسل بکن لهمبر من دبیجه کسی که خودی ارادت نه نهاجی کاتێک دا تورکیا کە بارەگا دروست دەکات قەت بەجێی ناهێڵێت لە کاتی شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان بەداخەوە تورکیا دەستی کرد بە دروستکردنی بارەگای سەربازی کۆمەڵێک بارەگای دروست کرد لە گرێباروخ لە کانی ماسێ لە باتیفا تاوەکو ئێستا شەڕی ناوخۆش کۆتایی پێهات ئەو بارەگا سەربازیانە هەرماون لە باشیک بنکەی سەربازی دروست کرد بە مەبەستی شەڕکردن لە دژی داعش نەما بەڵام بارەگا سەربازەکەی تورکیا لە شوێنی خۆی ماوە بۆیە هەر خاڵێک هەبێ بۆی پرۆسەی ئاشتی جێبەجێ ببێ نابێ هەرێمی کوردستان بەدەر بکرێنەوە برادەران هاوخوێنەکانمان لە باکوور نابێ هەرێمی کوردستان بەجێ بهێڵن ئێمە باز لە نزیکەی 732 قوربانی مەدەنی دەکەین لە هەرێمی کوردستان تورکیا دەبێت قەرەبووی هەموو وڵاتی مەدەنیانە بکاتەوە ئێستا گوندەکانیشمان بەجێ بهێڵە دە گوندانە ژێرخانیان تێک چووە تۆ دەبێت بێی بنیادی بنێەوە پێویستت بە چەندەها ملیارد دۆلارە بۆی بنیادی بنێەوە تەسەوڕ دەکەی یەک مزگەوت بە پێوە نەماوە لە دوای چیانمەتیناوە یەک قوتابخانە بە پێوە نەماوە یەک نەخۆشخانە بە پێوە نەماوە یعنی من هەر بە گشتی قسە ناکەم لەسەرەوە من بە داتا قسە لەسەرەوە دەکەم خانووی هاوڵاتیانی مەدەنی بە تەنها ساڵی ڕابردوو نزیکەی 140 خانووی هاوڵاتی مەدەنی ڕووخاوە زۆر باشە پرۆسەی ئاشتی لە تورکیا هیوادارین جێبەجێ ببێت چەپڵەی بۆ لێ دەدەین تێدە کۆشین بۆی جێبەجێ ببێت ئەی ژیانی ئەو هاوڵاتیە مەدەنیانی هەرێمی کوردستان کە تێک چووە ئەوەش دەبێت بەشێک بێت لە پرۆسەی ئاشتی بەڕاستی نابێت ئەوە لەبیر بکرێت بۆیە من لەوەدا کورتی دەکەمەوە ئێمە ڕۆژانە چاودێری ئۆپەراسیۆنەکانی تورکیا دەکەین سەردانی ئەو ناوچانە دەکەین لەگەڵ خەڵکدا دادەنیشین و ئێمە مەیدانیان دەچین ئەو شوێنانە بەداخەوە من نامەوێت ئەو قسەیە بکەم و ڕەشبین نیم بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی تاکتیکیە پرۆسەیەکی استراتیژی نییە ئەوەی کە ئێمە دەبینین ئەو پرۆسەیە هیچ کۆتاییەک نابینین کە بەڕاستی دڵمان پێی خۆش بێت بەڵکو خۆ ئامادەکردنە بۆ شەڕێکی نوێ هەردوو بلاخۆیان ئامادە دەکەن چۆن بە هێزەوە بگەڕێنەوە بۆ مەیدانەکە و هەرێمی کوردستان جارێکی تر ببێتەوە بە گۆڕەپانی ئەو شەڕە